سڵاو ئەم کاتتان باش دیارانی وەرەوەی ئەمڕۆ جارێک دیکە لە قەزای خەبات شەڕ ڕوو دەداتەوە. شەڕەکەی ئەمڕۆ بە ژێرەی و زانیارانەی من دەستم کەوتووە. دوو منداڵ بە شەڕ دێن دوای شەڕی نێوان ئەم دوو منداڵەیە نێوان بچووکەکان دەگاتە گەورەکان بە تەقە ڕوبەڕووی یەکتر دەبنەوە لەلایەن دەستگا ئەمنیەکانی ئەومان پێدرا کە ڕاستە شەڕەتەقە بووە، بەڵام هیچ کەسێک بریندار نەبەوە، کەواتە زیانی بابەت قوربانی نەبووە. شەڕەکەی ئەمڕۆکە دوای ئەوە دێت کە دوێنێ ئێوارە هەر لە قەزای خەبات شەڕێک دروست دەبێت. شەڕەکەی دوێنێ ئێوارە لە نێوان چەمبرەیەک دەبێت، لە ئەنجامدا 4 کەس دەکوژرێن و یەکێکیش بریندار دەبێت. سیانیان لە یەک با بڵێن لایەن دەبێت، ئەوی دیکەش لایەنشترێ دەبێتن. و هەدەبێ ئاماژە بە هەندێک لە ڕووداوی کوشتن و بدەم لە سەرەتای ئەم مانگەوە ڕوویان داوە لە سنووری پارێزگای هەولێر، ژەوەیە کە لە ماوەی 3 ڕۆژی ڕابردوودا لە گوردی گرد عازەبان سەر بەنەحەی شەوامشی شاری هەولێر گەنجێک کۆتایی بە ژیانی خۆی دێنێت و خۆی دەکوژێت. ئەم گەنجە کوڕی بەرپرسیی باڵای کۆمیسیۆنی سەربەخۆی باڵای هەڵبژاردنەکان و ڕاپرسی هەرێمە کە باوکی ئەو بەرپرسی کۆمیسیۆن باسیەوە دەکەم لە 3 ساڵ لەمەوبەر لەسەر شەقامی 100 مەتری لەلایەن چەند کەسێکەوە کوژرا لەنێو ئۆتۆمبیلەکەی خۆیدا. دوای لێکۆڵێنەکان دەرکەوت کە لەلایەن چەند کەسێکی باڵێن خزمی خۆیەوە کوژرایە کە ئەمانیش لەسەر کێشەیەکی کۆمەڵایەتی بووە. کوڕی ئەو بەرپرسە بوو کە لە ماوەی 3 ڕۆژ ڕابردوو کۆتایی بە ژیانی خۆی هێنا. و دەبێت ئاماژە بە شتێکی تکە بکەم. هەر لە هەفتەی ڕابردوو لە شاری هەولێر پیاوێک بە سەقۆ ژنەکەی خۆی دەکوژێت. هەر لە سەرەتای با بڵێن ئەم مانگەوە تا ئەمڕۆ قسەی لێ دەکەم کەسێک لەلایەن زڕدایکەکەیەوە دەسووتێن درێت و چەند ڕۆژێک دوایمانەوەی ئەویش گیان لە دەستدات. جگە لەمانە لە چەند ڕۆژی ڕابردوودا لە سنووری دەشتی کۆیە هاوڵاتیەک دەکوژرێت، تەرمەکەی دەدۆزرێتەوە. ئەم هاوڵاتیە لە سەرەتای مانجیشی ئەم ساڵەوە لە بەردەم دادگا لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا کە شارپێست تێیدا ئامادە بوو ئاماژەی بۆ کرد کە هەڕەشەی لەسەرە هەڕەشەی کوشتنی لەسەر لایەن چەند کەسێکەوە و داوای لە دەستگا ئەمنیەکان کرد و داوای لە دادگاکان کرد کە گیانی بپارێزن. دوای کۆنگرە ڕۆژنامەوانیەکە هەڕەشەکان و فشارەکان بۆ سەرم هاوڵاتیە سرتر بووە و پێش ئەوەی کە هەفتەی ڕابردوو بکوژرێت جارێک دیکە واتە پێش ئەوەی ئەم بۆ ڕایگشتی ئەم هەڕەشانە ڕابگەێنێت لەلایەن ئەو کەسانەوە ڕفێنرا بوو و 3 گولە لە دەمی درابوو. ئەوە بوو لە هەفتەی ڕابردوو لە دەشتی کۆیە تەرمەکەی دۆزرایە، بەڵام تا ئێستا دیار نییە کە ئایا ئەو بکوژانە بن کە ئەو باسی لێوەکردن ئەوە کە سوکارەکەی چ قسەیەکیا دەبێت. و جگە لەو حاڵەتی کوشتنانی کە لە ماوەی ئەم 12 ڕۆژەی ئەم مانگە ڕوویان داوە لە سنووری پارێزگای هەولێر لەسەر ڕۆژی ڕابردوودا گەنجێک لە شەقامی 120 مەتری لەسەر باڵەخانەیەک وستی کۆتایی بە ژیانی خۆی بێنێت. لەگەڵەوەشدا لە 2-3 ڕۆژی ڕابردوو کە گەنجێک لە شاری هەولێر لەلایەن هێزەکانی پۆلیس و دەستگیر دەکرێت. ئەم گەنجە هەڵسا بە هەڕەشەکردن لە کچان و بڵاوکردنەوەی وێنە و ڤیدیۆکانیان. ئەوانەی باسم کرد ئەم ڕووداوی هەڕەشەکردن و کوشتن و خۆکوشتنانە بوون کە لە سەرەتای ئەم مانگەوە تا ئەم نیوە ڕۆیە هەبووە لە سنووری پارێزگای هەولێر.